ناوت چییە؟ وێنە ئەمڕۆ چیەکەن لێرە؟ ئەمڕۆ ئێمە هاتووین شت ئەفرۆشین و دوای پارەکەی دەدەین بە خەڵکەکانی کە خاوەن پەداویستین. بۆچی گرنگە یارمەتی ئەوان بن؟ بۆی ئەوانیش وەکو خەڵکانی تر چونکە مافیان هەیە چاک ببن. تۆ ناوت چییە؟ کەنزە. پێم بڵێ ئەمڕۆ ئەمانە چییە داد ناوەدانە بەدانە ناوەکانیم پێ بڵێ. چاچۆم داناوە هی کرسمساش کە وەرزەکە گەڕاوەتەوە خێ نزیکە بێتەوە و ستیکەرم هێناوە لەگەڵ چیپ و لەگەڵ مینی تیشو. بۆچی ئەمانەت لێرە داناوە؟ وەڵا زۆربەی خەڵک کچەکە حەزیان لە بەم شتانەیە وتم ئەگە ئەو پارەم پێ بدەمیش ئەدەمە خاوەن پێداسی ئەوانش حەزیان لێیە. پارەکدن بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. بەڵێ. بۆچی گرنگە یارمەتی ئەوان بدەن؟ چکە ئاژۆک و ئێمە مافی خوان هەیە شتیوان هەبێ. زۆر باشە. تۆ چۆنی؟ وەڵا باشم. ناوت چییە؟ دانیا. گەورە بووی حەزەکەی بیبەچ. وەڵا حەزم لێ بم بە دکتۆر بۆیە یارمەتی منداڵ بم کە نەخۆشن یاخود خاوەن پێداویستین. یارمەتی منداڵ بەی بۆچی بەس مناڵ؟ چونکە ئەوانی شۆک و ئێمە مرۆڤن و کاتیان هەیە بۆیە گەورە بن و ژیانی خۆیان بکەن. تۆ ناوت چییە؟ هەندان. پێم بڵێ ئەمڕۆ بۆچی لێرە کۆبوونەتەوە؟ وڵا بۆ پارە کۆکەینەوە بۆ ئەوانەی کە پێیان نەوێت بۆیە. ئەو کەسانەشی کە خاوەن پێداویستی تایبەت. بەڵێ. یارمەتی کەسانی خاوەن پێداویستیە دەن ئێوە. بەڵێ. بۆچی یارمەتیان دەدەن؟ بۆچی ئەخە وەکو ئێمە مافیان هەیە مافیوانی خەڵێک بەڵێ بەڵێ ئانیش پێویستیانە زیاتر پێویستیانە. تۆ چۆن شتەکان تەفرۆشی؟ وەڵا ئیتربانی خەڵکی دەکەین بانیانەکە ئادەی پێمان دەڵێن وەرن شتمان هەیە ستیکەر و شت بفرۆشین. بە هێواشی پێیان نەوەڵا بە دەنگی بەرز و ئیتر خۆیان دیێن. چه کەسی لێ نییە وەرن ستیکەر بفرۆشن وەرن ستیکەر بفرۆشن ستیکەر بکڕن بۆی پارەکەی بدەین بە کەسانی خاوەن پێداویستی. بەڵێ چونکە ئەوانیش مافی خۆیانە وەکو ئێمە چاک ببنەوە.